بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێت بەردەوامین لەسەر دیدار و گفتوگۆ و تاوەکردنی تەورەکانمان لەگەڵ زۆر بەڕێز مامۆستا بێستون عەلیکەریم. مامۆستا گیان ئێمە بەر لە وەرگرتنی پشوو ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد کە ئەم پیاوە وەکەوەی کە لە نێو ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستانە نەمایەوە و وازی لە کاری سیاسی هێنا لە هەمان کاتا دژی شوێعەتیش بوو. نووسینەکانی بیرۆڕاکانی مامۆستا مەسعود محەممەد لە هەندێک لایەنەوە بیری شوێعەتی هەڵتەکان بوو. سەبارەت بەمە چی ئەڵێن؟ والله طبعا ما مصر سوريز وهي رنجة لو يدو من زول لقال يعني جنجاو يعني بله. من واقعا من بيدي ماركسيت ولي ماركسيت بتاعتي بيدي شيء كم نازم يعني او طبعا دجي ما ديدبو معنا وطبعا الزول اللي بوشولا كان شيء كوتيت طبعا لتطبيقات بده يندوا الولايات هذه كبيانا مثلا كان في سوشياليستي كوتنا خري جوروه هل وجهك عمرو خان يعني او تنبؤي او يهبوا او كردواني كهي او تنبؤي يهبوا كوا او بس شويعتها هي بالفعل تنبؤ كاني براسي تودرش جيل واش بيرو راي او كان مسعود بيرو راكي بو شويه دارش بو دائما اقدر او بي وابو كومالغاي كردي كومالغاي شي جوتياريه نكري كان لا كرديه سركوتونا حتى لروسيا شاخ ولا خوي برئي با كسبه ابو شويه لبيشا يا لهيبه لبريطانيا دەست پێ بکە یاخۆ مەسەلە لە ئەڵمانیەوە مانە بەڵام لە رووسیا بوو کەوا رووسیاش مەسەلە کۆمەلگایەکی جوتیاری بوو کاتی خۆمانە بەڵێ لە ڕحی کوردستانە ئەو بەحسی وشەوی ئەمە ئەو درەبە گەزلانەمان نییە کە لە هینا هەیە هەر لە دەربەی ژەیە معالمان نییە کرێکارمان نییە بەڵێ ئەوانەیە ود باشە لە کوردستانە بەو حسابە بۆمانە ئەنجا بەعزێ ئەو من خۆشمەویست حەزم ناکە زۆر جار لەگەڵیا بڵێم کە سەردانی بەکرد حەزم ناکە زۆر مەسەلا سەر بنێ مەسەری لە زۆر شتوانە چونکە ڕەنگە بەعز شتێ نەگونجایە پێکەوە بەڵام حەزم ناکە عەرزی کەم ڕاستە هەندێک ڕەخنە و گلەی لەسەر ببوورە لەسەر نووسەر ڕۆناگوری مەسعود محەممەد هەبووە بۆی کە ئەم پیاوە لە بەغدا بوو نووسینەکانیشی لەلایەن بەعسەوە سانسۆریان لەسەر نەبوو شتێکی لەم جۆرە بەڕاستی من بزانم هین خۆشەویست خێراتەفاعی زۆری خۆشەویستوانە بەڵام ڕێزی هێنا پیاوێکی گەورە بوو کەم نەبوو يعني لە هەموو لایەک بەڕێز بۆ پیاوێک نەبوو مەسەلا بڵێ حسابی ئەوی بۆ کراوە کە کەم نەبوو پیاوە لەبەرەوە بۆیە مەسەلا ساڵ نەبووێت پیاژی کەم نەبوو مەسەلا مەسعود تەبیعی کە دژی هینیش بووە و لە ئەوان هەر خۆشەویست بووە کە دژی ئەفکاری شوێت و وانش بووە ئەوەتر مەسەلا زۆر خۆشەویست بوو لە ئەوان بەڵام پیاوێکی گەورە بوو کەم نەبوو مەسەلا مەسعود یعنی ئەوە نەبوو کە بڵێ مەسەلا سەقسەکانی و کەمیش نەبوو ینی هیچ نووسینێکی مامۆستا مەسعود محەممەد لەبەردەستایە کە بەشان و باڵی بەعسان و سرا بێت یاخوت بەڵگەیەک هەبێت لەو لایەنەوە ستایشێکی دەسەڵاتی کرد بێت لە ڕۆژگارەیە لە مێژوژانی وەڵام هیچ شتێکم نەدوێت لەبارەوە هیچ نایەم ڕازیش نەبوو لەوان ینی من بە خزمەتی گەشت بێتم زۆرجار قەت ئەوەی نەوتووە کە ڕازی پیاوێکی کوردیش بوو کورد پەروەر بوو لقد بڵێ بەعز ڕازی بێ و نهاییە وەڵام لیان ڕازی نەبوو بە شۆڤێنیش تەماشایەکردن بۆ مێژوڵێم ئەو پیاوێکی کورد بوو کوردی خۆشەویست کورد پەروەر بوومانە وقد ئەوە نەبووە کە بڵێ مەسەلا تەنازل بۆ بەعسکە یا هین بێناو پیاوە نەبوو دەنگۆیەکە بوو لەم دوایانە گوایە هۆکاری بردننی نووسەر ڕۆناگبیر مەسعود محەممەد دەرمان خواردکردنی بۆ لەلایەن حکوومەتی ئەو کاتی بەعسەوە لە بەخا بە دووری مەشوی تووشی فقدا زاکیرە بوو من لێرە کە هات شومە خزمەتی هەر نەیناسیم يعني من كتشنجاي لبعض مليان بوهات ك إذا شو ما خابو إذا خلاه ليه بوهات إذا معنا أو بياو خوينا معبو يعني دونية بدوري مزح بله زور باشا ما وصل يسون من بيم باشا بشينا سر توريشي ديكي ديدار كمان أويش بقرين بو صالاني 1965 أو كات عشائر كوردا كان هەڵوێست و ڕۆڵی تایبەتیان هەبوو لە هاوکاریکردنی شۆڕش و دەسەبەرکردنی کاری سیاسی لەو دەمەیە لەو ساڵەیە لە ساڵی 1965 خۆی خۆش بوو حاجی براهیمی چەرمەگا پاڵەیە بە حکوومەتی بەعسەوە و پشت لە شۆڕشی کوور دەکات هۆکاری پاڵدانی حاجی براهیم بە حکوومەتەوە و پشتکردنە شۆڕش چی بوو ئایا چێ دافع هۆکارێک وای کرد کە ئەم پیاوە بچێتە بەغا و پاڵ بە حکوومەتی ئەو کاتی عێراقیەوە بات حاجی براهیم بەڕەحمەی بێت طبعا من هەر شەلێکە خاڵەوان و ئەمانە نەڵێم بۆ بەسەلا مەتریەکە پیاوێکی کورتپەروەر بوو و ئەندامی مەجلیسی قادی سەوری کوردیش بوو یعنی ئەندامی سەرکردایی شۆڕش بوو ئەو گلەیەکێ بوو کە گوایە لەیەک دوو کۆبوونەوەمانە سەرۆک بەرزانی ڕەحمەتی ینی ئەو ڕێزەی کە ئەو بێ ڕێزی لێ ناوە گوایە نازەم بەگژیا چوو بێ یاخو احترامی نەگرت ینی چونکێ من بە واقعیان ئەڵێم
مام جلال کە لە منتیقەی ئێمە بوو بە تایبەتی مام جلال وانە زۆر ڕێزی و پیاوانیانە گرت ئەم لە نسبەی تەمەنەوە نسبەی عشاعری و ئەم بابەتانە تەبیعی بەرزانی خۆی بە تەمەن لەمانە گەورەتر بوو فەرقێکی هەبوو ینی جوێ نادا جوێشتانە ئێتر ئەو وای حسابە کرد کە ئەنەهوو یەک دوو جار بێڕێزی کرد بێ بەرامبەری ئەنجا بوو جیلاش لە 64 پێش ئەوەی کەوا شەڕەکەی زێوێ بێ تاریخ ئەحمەد کە ئەمرهێزی ڕزگاری بوو لە مانگی چوارە گرتی مدەیەک دوای گرتنەکەی و بەربوو لە ماڵی چۆخاکەی زێوێ بووکو دەست بەسەروا بووانە بەری شانە دوای کە بەربووەمانە ئیتر ئەمانە تقریبا وابزانم ئەو ڕۆژەی کە طبعا من بێتە خەیاڵم ڕۆژی یا سیم بوو سی پێنجی 65 بوو یا سیوێکی پێنج بوو شەمە یەکشەمە لەو دەورە بوو کە ماڵەویان هاتن خێزارێکی بوو طبعا لە سلێمانی کە هابوو لای وتی کە گوایە بەعزی پێشمەرگەی ویستوانە هاتوون تعدا بکەن چیکەن ئیتر ئەو لیوای عسکەر لە هین بوو طبعا شەڕیش بوو شەڕەکەی تەواو بوو لە گردەبۆر بوو شەڕی زێویە کە هجوومی کرد ئەو لیوایە بۆ هین لیوای چوار بوو لە زێوێ بوو چووتەوە بەرقەکەی یا بە حکومەت ئەتر بەڵێ لەگەڵ ئەوە کە ئەو بەرقەیە حاجی شەڕۆفی سووسێ و حاجی حەسەری گۆمەی و حاجی قاربەی ئیسماعیل زێری و هەروە بێت و مەلاتاری خردلوچی و حاجی کەریمبەی مغاغ ئەوانیش هەر دوا بە دوای ئەو عینە شت بەرقەیان بە حکومەتدا لە مەنتیقەکە کەوا عەلی ئاساس ئەچنە پەلای حکومەت و شەکل لە حکومەت وەرەگرن و ئەمانە ئیتر ئەوە بوو یعنی بڵین مەسەلەی کە بڵین ئەوەی کرد بە سەبەب یەکوانە کە عاجز بوو کە باعتیبار ئەنەهو ڕێزیە نەگیرەوە ئەو گرتنە کە چۆ پاڵحەوە بەڵام من بۆ بێژوویڵێم ئەم پیاوە ماوەی 5 ساڵ کە بڵین لە ساڵی 65 هەتاکو هەفتا کە لە مانگی چوارە تر حکومەت چەکی لێوەگرتنەوەمانە ئەوسا چەکداریەکە حکومەتە ئەوە نەبوو کە بچێ بڵێ مەسەلا پێش لەشکر بکەوێ و بڕوا هجووم کا ئەومانە لە هەموو حرەکاتە وازم بەخوا سێ حرەکات لە مەنتیقەکە سێ جوڵانەوەیان بووە هەر لە مەنتیقەی یعنی مەحسوب بوو لە مەنتیقەی پیرەمەگرون ئەوانە لەوە زیاتر یعنی بە بڵێ بۆ لایە چوبێتن خراپێکیان کرد بێنی هایم بەینەما حاج برایم چاکەشی بووە یعنی مەسەلا من لەگەڵ یا بووم دوسێ مانگ لە 65 هەتا ئێمە لە 22 نوە لەگە حاجی مەجی و بەڕەحمەت عوسمان زێری چوونەوە دەرەوە بووین بە پێشمەرگەوەمانە چونکە عەربی نازانم تەرجمانی بوومانە یعنی ئەوە بوو لە منتیقەی گاوانیە کە حیوانەکانیان بردوو ئێمە سوین گاوانی لای هینەوە لە ئاڵای بۆچین لیوای 5 لێ بۆ لە هجوومەکەی سەقراق لە 4 وانە بوو 65 علی دەحام کە کابرای هین بوو ئەوەی فرسانوەلیدیان پێوتن عەرەبە دووەکان هاتوون ئەو حیوانانیان بردووانە لەوێ ئێمە کە چوین حیوانەکانمان دیت چەگارەکانی عەرەبەکان زەرایی بۆ دابەزان گرتنی هەر چەگارەکانی چەکرد لەوێ عەرەبەکان پەلامای دەمانچەکەی علی دەحامە سەی هەموو ئەم لیوای 5 وەسا بوو هەتا بجنیەوە چوە سەری ئەم بابەتانە تا حموتی حەجیش بیگرتە وتی من بۆیە هەتا بۆ شێ یعنی من بۆیە جاشەتی بۆ حکومەت دەکەم من سێ ناحێم هەیە سێ ناحێم هەیە بازیان سەرچنار لەگەڵ سووداشە هەر هەمووی لەگەڵ منایە گە چەکیشی پێنەبێ لە ڕۆژی پێویستە چەکی هەڵگەی لەبەرەوە من بەم شێوە لەگە حکومەتام ئەگەر ڕازی نی عەبدولسەلام عارف بنسام و شاخ یعنی موقیف ینی پەیوەندی خۆ لە خۆش و حاجی برایمی چەرمەگا بە حکومەتی ئەو کاتی عراقیەوە پەیوەندیەک نەبوو بۆ جیاتی کوردی شۆڕشی کورد و باشە پەیوەندی ئەم پیاوە بە باڵی مەکتەبی سیاسیەوە چۆن بینی خۆش بوو لەگەڵیانە هەتاکو 66 کە ئەوان بڵین کە جەماعەت 65 هاتنەوە ئەوە بوو تر بڵین مام جلال و کاعلی ئەسەری ڕەحمەتی و کاعومەری ڕەحمەتی عومەر دەبابە و کاک علی شەریفی ڕەحمەتی کە لە دۆڵەڕە قەڕایان کرد ئەوان ئەوە بوو هاتنە ئەشکەوتی گەبەکۆن ماوەی لێ بوون لە مانگی لە 28 یەکی 66 ئەمری گرتنەکان دەرچوو یعنی کە نەهوو ڕائان کردووە لە بەرزانی ڕەحمەتی و ئەمریان بۆ دەرچوو ئەوە بوو لە تقریبا دەوری مدەیە لەوێ بن لە دوای ئەوە کە لەوێ بوونوانە ئەم هەتا لە ژێرە شتی بۆ ناردن ئەو ماوەی کردەوە چەند پێشبڕکێکیان لەگەڵا بوو ئەمجا لە مانگی تقریبا ئەواخری دوا بوو ئەو تەنزیماتی مە تەنزیماتی سڕیمان هەبوو لە ژێرەوە من لە دوای عوسمان زێری کە لەوێ نەما من سەرپەرشتی مەکردوانە نامەمان بۆ هاکەوە قووەتێک لە هینەوە لە شەدەڵە و سەرگەڵ ئەوانەوە ئەڕوا بۆ گرتنیان خەبەریان وەرگرت بوو ئێتر ئێمە بە ڕۆژێکی باراناوی لە بیرمیە من و خوافیکە حاجی کەریمی حەمەحەلێ و عومەری سامسام هەستێکمان چوین خۆمانگەیانە لە کە عومەری حەمەعەلی شەو سەعات دێشە و عومەری حەمەعەلی بەڕەحمەت وێژ لە تەنزیما بوو چوونی هێنانی بردنیە دی تەڕەمارە کۆن هەیە بۆ ڕۆژی دوایی حاجی براییم بە ساری خۆی بردێ قازایە و دوایی ئەوە بوو ئەمان بە نهێنی سیاری حاج برایم طبعا هینی هەبوو لاندرۆڤەرێکی هەبوو سیاری ئەو هین ناکرێت تەحڕی ناکرێت و دایمە مەسموع بووکەوە 5 چەگاریشی لەگەڵا بێ
مام جلال وعمر دبابة رحمة من يرى بنهني هاتنا سليماني علي عسكري رحمتي بدا كركوك ما وصح حلميان قانا بغا زبيحي لبغابو رحمة زبيحي برحمة اللي مسؤول القيبينجي أمام بو وازم شاي ببزاز كوتو بعزو تويجو عليه بوجا أو خوشويسي هبو لقل يعني لبحي وشك مام جلال منظور رزابي أنا يعني أو رزيان عشان كرزو يعني بو خوشويسني هبو بله زور باش ما مصابستون دوتريت بيوندي نيوان خالي خوشبو ولا مصطفى وخالي خوشبو حاج ابراهيم شماغا بيوندي كي زور توكمو دوستاتێکی باش لە نێوانیانە هەبووە هەتا دەوترێت لە یەکێک لە وتارەکانی خاڵی خۆشبوو بارزانی لە کۆیە زۆر وەسفی حاجی ئیبراهیمی شەرمەگا کە چەند هاوکاری شۆڕشی کرد و پیاوێکی چەند بەخسمەت بووە کەوایە هۆکاری تێکچوونیان پەیوەندی بەوە نەبووە کە دەوترێت لە یەکێک لە کۆنگرەکانی پارتیا بەلا مستەفات وەڕەبوو لە حاجی ئیبراهیمی شەرمەگا بەوەی کە لایەنگری باڵی مەکتەبی سیاسیەکەات بەڵاخر ئەوەی هەبوو ئەمانە و قسەیەژەکرا کە گوایە ئەنگوو ئەمان لە قسەیان گەیان وتە نازانم کە گوایە پەیوەندیەکیان کردبێ لەگەڵ حکوومەتە ینی ڕێز عەشایەرەکان بزمیم حاجی ئیبراهیم وانە قسێکی واژ ئەکرا قسێکی واکرا باە ڕاستەدرو من ئەوە نازانم بەڵام قسێکی واژەکرا و بەڵام زۆرترین کە بڵێن ئەوە بوو کە ئەم بینی خۆش بوو لەگەڵ ئەوانە ئەوە بوو ئەوەش دوایەوە عەرزم کردی کە هەر ئەو ئەمانیشی ڕزگار کردووانە لە دەرەنجامە باسی ئەشکەوتی گەپە کۆنت کرد دەوترێت برادرانی مەکتەبی سیاسی لەوێ لە باردۆخێکی ناخۆشا بوون چۆن دەرباز بوون لەو ئەشکەوتە ناڵم شەو ئەو کلوێ بوون گەورەیە وەخت خۆی مەقڕ ئێمە بوو ئەو ئەشکەوتە دوای کاعومەری حەماعەلی شەو کە چوو لەوێ عومەر بەڕەحمە بێ هێنانی گواستنی بۆ تەڕەمانە کۆن ئەمانە یعنی تقریبا دەوری 20 ڕۆژێکی وازم لێ بوون لەوێ باشە هەندێک لەسەر چاوە مێژووەکان ئەماژە بۆکەن کە لەو دەمانەی لەو بارودۆخە سیاسیە نالەباری کە هەم حکومت بە دوای باڵی مەکتەبی سیاسی ئەگەڕاوە هەم برادرانی پارتی و بارزانی بە دوای باڵی مەکتەبی سیاسی ئەگەڕاون لەو بارودۆخەیە حاجی ئیبراهیمی شەرمەگا هاوکاریکی باشی برادرانی باڵی مەکتەبی سیاسیەکە دواتر لەسەر چی و بۆچی نێوانیان تێکەچێ و ئەم پاڵەیە بە حکومەتەوە بەڵێ بڵێن حاجە لەگە حکومەت هەبوو حاجی ئیبراهیم بڵێن یعنی لە بینی مەبەست بینی حاجی ئیبراهیمی ڕەحمەتی و باڵی مەکتەبی سیاسی وەڵاهی تێکچوونەکە زیاتر بە من ئەرز دەکەم دوو سێ شتی تیا هەیە یەکێکیان ئەمان کەوتنە حاڵەیەکەوە حاجیش نەبوو کوڕێکی گەنجی هەبوو کوڕەگەورەکەی بەڕەحمە بێ کە بڵین ئەوسا هەرزە بوو گەنج بوو 20 ساڵ بۆمانە خاڵی خۆش بوو محەممەدی کوڕی بڵێ ئەو هەڵەی کە کرا ئەوەی قزەی عومەر شەریف و سیامەند و ملکۆ کە ئەوان تەبان سژنی جەماعەتی مەکتەبی سیاسی بوون لە کرژە بوو سژنەکە کە ئەو کوڕی چوو ئەوانی برد و تەبان و کوشتنی ئەومانە هەتا مدی سژنە جەماعەت دەریان کرد ئەوە تۆزێ ساردی خستە بینیانەوە ینی زا من نووسینێکا دیومە ئەڵێن گوایە کەمال میران ئەمەی کردووە و کاکەمال زۆر دژی ئەوە وەستا زۆر پێی ناخۆش بوو و مامجارش پێی ناخۆش بوو هەتا حاجی مەجی کاعومەر زۆریان پێ ناخۆش ئەوان ئەو شتیان پێ جوان نەبوو کە کرابوو حاجی ئیبراهیم دیار بوو خۆی تیانە بەڵام ئیقراری ئەوەی کرد ئەوە تۆزێ ساردی کەوتە سادی کێشەوان هەر ئەو کوڕە بوو ئەو کوڕی حاجی ئیبراهیم مامجاری ناڕازی بوو لە سلەیمانیە بەعزە شتێکیە کرد مەسەلا بڵین ئەو کاتیان تۆ بڵین نەڵی مەسەلا ئەو 3-4 ساڵە سلەیمانی حکومەت گوێی نادایە ئیتر بانبان هەبوو شتیانە کرد وەکو بڵین شت برد و بەعزێ دەست درێژی و ئەم بابەتانە ئەو کوڕە گەنج بوو هەرزە بوو ئەینە ئەو زۆر گۆڕا لە دوای هەفتا من کارم زۆر لێ کرد بوو زەلامیکی کە بوو بەڕەحمە بێ ئەو لە دوای هەفتا بەڵام ئەو ساکردن ئەوانە بۆ هۆی ئەوەی کەوا هین بڵین سادی بکەیتە بینیانەوە لەوە زیاتر بەڵام حاجی مەجید خۆشەویست بوو زۆر حاجی مەجید برای لای مام جەلالوانە دایم مەساو لە بینی بوو کە لێش شتەکە زۆر پەرەپسێرەوە لەگەڵیانە بەڵێ باشە ئەوترێت کە کاتی چوونی حاجی ئیبراهیمی شەرمەگا بۆ لای حکوومەتی عێراقی مام جەلال ئاگاداری ئەم ئەبەدەن نەسڵی مام جەلال لەوێ نەبوو مام جەلال ئامادەام بوو ئاگادار نەبوو عەرز دەکەم کە حاجی ئیبراهیم بەرقیقیە چووە گردەبۆر تباڕن لە سلەیمانیە حکومەت خوێنی و کردی بە هەڵڵا حاجی ئیبراهیم کەم نەبوو یەکێک بوو لە سەرکردەکانی شۆڕشەی دوول وەکو عەرزم کردی لە تاریخی 35 هینا بوو 65 بوو ئێ مام جەلال لەکوێ بوو لە تاران بوون ئەوان لە حەوتی ناگەڕان بە هیچ شێوێ وانەگەانی دەوترێت لەو کات لەو ڕۆژگارانەیە حکوومەتی ئەو کاتی عێراقی زۆر هەوڵیاوە لە ئێزگەی بەغاوە لە ڕێی رادیۆکەوە حاجی ئیبراهیمی شەرمەگا ناچار بکەن بۆی کە جنێو بە مەلا مستەفا با و قسە بە شۆڕشی کورد بڵێ بەڵام هیچی نەوتۆ نەشوە سەریزگەری نەشوە بە هیچ شێوەیەک هەتا من یەتە خەیاڵم کە عەبدولسەلام عارف هات بۆ ئەو مەنتیقەیە
طبعا ئەوانی بانکرد پاش مدەیە پاژێکە چشیاگە من لە بین نابووم کە تەقدیمینەکانم کرد بە عەرەبیوانە حاجی حەسەنی گۆمەیی بە ناوی هەمویان و حاجی حەسەن پیاوێکی ڕئیسی عەشرەتی گۆمەیی بوو خەزووری حاجی براهیمیش بوو پیاویش پیانە و بە ناوی ئەوانەوە بەعزێ مەطالیبی تەقدیم کرد یەکێ لەوانەیە ئەو بوو کە وتی ئێمە ڕێناین هەتاوەکو لە مەنتیقەکەمانە مەسەلا بڵین حکومەت بێتە حڕیات بکە یاخو مەسەلا بڵین ئەو جاشعای هەتا بەو کەلیمە وتی وەلەکە عەرەب ئەگال وەسەد بێتە مەنتیقەکەمە وتی لە پشیە لەسێنم یعنی بەو شێوە تا عەبدولسەلام پێکەنی من تێم گەیانوانە کە مەوزوعەکە ئەوەیە ئەرزی بە خزمە وتی ئێمە حەدمان ئەوەندە هینە یعنی بە هیچ شێوەیەک مەسەلا وتی حدودی ئێمە لە کڵاوەنان دەست پێکات تاکو ئەچێتە کۆتەڵ لەوە زیاتر ئێمە بە هیچ لایەک ناچین تا بۆ حرکات و ئەم بابەتانە بە هیچ شێوەیەک یعنی ئەو ماوەی 5 ساڵە ڕۆژانم پیاوە نەچۆ بڵێ قسە بکە هەتا لە ئاخری تەمەنیشە من بۆ تاریخ من لەگەڵ یابوو لەگەڵ حاجی براهیمی ڕەحمەتیە و پەشیمان بوو ئەو کاتە ئەو بوونە خۆش وتی چاک ببمەوە من ئەگەڕێمەوە وەلا ژەنین بۆ مەلاسفای بەرزانی کەواتە بۆچی کاتێک کە نەفیکرا بۆ بەغا نەگەڕێەوە بەلای بەلا مستەفا ئەخر کە ئەو مەسافە نەخۆش بوو ئەو کە نەفیکرا ساڵی هەفتا بوو ساڵی هەفتا من لەگەڵ یابووم ینی من عسکەر بوو ئەو کاتم ئەسکەر دوایی عسکەرەکەم نەقل لە ئەو کە لەگەڵ یابوومانە نەخۆش بەسمانە ینی بەین بێت چاکە بۆ لە خانوویەکە بەڵام خواردنیشی بۆ ناخورا ئەوە نەبوو کە بیێتەوە وتیان گوچیلەیەکی وەستا و گوچیلێکی بەرە ئەوە ڕواکە بڵین ئەوی شاسز دەبێ ئەو سە لە بەغا هین ناکرا گۆڕینی گوچیلە با لەندەن کرا دکتۆرتیان بە عملیەوە نابچێەوە لەندەن ئەمری خۆیان لە 25 دوازەی هەفتا بڵێ زۆر باشە مامۆستا بێستون تۆ خۆت کاتبی مەجید ڕۆستەم بوویت لە شۆڕش ڕۆڵی ئەو پیاوە لە حرەکەی کوردیا چۆن بوو ئەو پیاوە قوربان پیاوێکی تابڵی نەبەرد ئازا خاوێن پیاوی وە مەسەلا بڵێم زۆر کەم ڕێەکەوێ وەکو پیاوە ئەمجا خۆنەویست بە پیاوێکی چاک ئەمجا کوردیش بوو ئەو پیاوە من بە یەشت ئاسکەم نسبە ئەو پیاوە طبعاً ئەو مامجلالوانی زۆر خۆشەویست بە تایبەتی مامجلای زۆر خۆشەویست وەلەو ئەخیرێشا کە ئێمە لە جەناوی مەلاسفای بەرزانی لە ساوجی بوو لای پێنجون کە لەمانی دوا بوو سەرێکمان لێە لەوێ دیار بوو مەلاسفاش بە دڵی ئاچوو زۆر ینی هینی کرد بڵین زەلامێک چوو بوو هینێکی نووسی بوو تەقریەک لەسەری لەو تەقریرە کە ئەنەهوو مەسەلا حاجی مەجی پەیوەندی هەیە لەگەڵ جەناب تاڵابەنی تاریخێکی نووسی ئێمە لێوە بووین کە کۆبرەیەک لەگەڵانە لەوە مەلاسا زۆر چوو بە دڵی ئەومانە و حتا بڵێم تەعاودیا بێ کە بەرامبەر بەویش هەردۆز بێ و هەر خۆش ئەویشی خۆشەویست بەڵام ئەو بوو تر فشاری بڵێن حاجی براهیم و خۆشویستنی مامجلال وای لێکرد کە بێتە تەرەفی لای بڵێن جیابوونەوەکەی کە کرا لە 66 ئەو پێهێستیەوەمانە ئەو پیاوە ئەوەندە کورد بوو لە بیرم هەیە کە حاجی براهیم چەکی ئەگەر تەمە زۆری پێ ناخۆش بوو تووڕێژ بوو ئەمانە و دوای ئەوە براهیم فەیساڵ ساری قایفرقەی دوو بوو کورد لە منتیقەی کوردستانە من لەگەڵ حاجیام کە داوای کرد چوین بۆ لای داوایەکی تۆ نابێ وا دابنیشی من قوەیەکی زاریبەت بۆ دروست دەکەم سریەکی ضاریبە قوە ضاریبە چەگاری حکومەت پیان و فرسان هەر لە دی خوا نابم بەس ئەوتی من قوەیەکی ضاریبە تۆ دروست دەکەم 120 کەسێ سریە بێ سێ فەسیلدانێ خۆت بە فەخری ئەتکەم ڕوتبەی ملازمی فەخری دەیەمێ معاشی ڕێسپوسان ئەوەلیەکە بێ کە 150 دیاری ئەو کاتە 150 زۆر بوو ئەمجا مەسە بەم شێوەیە بەڵام ئەو قبولی نەکرد بەڵێ زۆر باشە مامۆستا بێستون ئەمێ بگەڕێمەوە بۆ ساڵی 1964 لە مەقەڕی کانیماسی گروپێک دروست بوون بە ناوی پێشمەرگەی نوێ لە سلێمانی قەتڵ و عامی شوێعەکانیان کرد ئەم گروپە چی بوون و هۆکاری قەتڵ و عامی گروپە تەمەن لە سلێمانیە کە دروست بوو زۆریان لە شەقاوەکان بوون مەسا عوسێ ئامە و حسەینی فارس و قاڵی ڕەشەی کوڵەشین و هەروە بێت و ئایامە بۆچی بەڵێ زۆر ئەمانێت مجموعی بوون خۆیان ناونا بەڵام هیکەش هەبوو حەز داکەم بنیان بێنم لە دوایانەوە بڵێن ئەمانە دیاری بوون وەیلا هیکەش هەبوو لەگەڵیانە ئەتر ئەو کانیماسێ چاخانەیە بوو وەختی خۆی لە ڕێی قەراغ بووبانە مەقڕەکە عایدی قەرەتۆغام بوو لەوێ مەقڕێکیاندانە ئەمان لە خراپیان زۆر کرد یعنی بە واقعا لە سلەیمانیە یعنی لە گرتنی خەڵقی لە تێهەڵدانی خەڵقی لە سەر بەشێ بوون ئەمانە والله ئێمە ترخوان بەخوادانەکەنەوە پێشمەرگەی ئێمە پارتی سەر بە مەلاسفای بەڵام مەلاسفاگەی لە حسابە هەر نەبوو بە هیچ شێوەیەک ئەمجا ئەمانە وەختی خۆی زوو لە سلەیمانیە کە شوعی پارتی هەبوو زۆر جار ئەو کاتانە بڵین دەوڵەمەندەکانیش بە تایبەتی ئەمانیان پاریانانێ لە زدی شوعیەکان هەر ئەو هینان لە دڵا هەبوو ئەم نەوازەلامانە بەرامبەر بە شوعیوانە ئەوە بوو لێرە کە شەوکەتی مەحموود شام حەمە و هین کوژران سالسی کوانە ئەمان زیاتر تەخین بوون گڕیان تێبەر بوو ساسی یەش لەوان
کە نەهوو شوعی کوشتنی وەرە شتەکە شخصی بوو مانە ئەو لە هینێکیاندانا شوێنەکان دوو مەکتەب تحقیقاتی عبارعلۆش و نەحزم گزارە بەم شێوەیە شوێنێکی سادانی خەڵقی ئازاردانی خەڵقی فەقیرە ئەو ڕحمانی ساڵحی خلەی بنجوو هەبوو وەختی خۆی ڕئیسی جەمعیەتی فەلاحی سلەیمانی بوو لەگەڵ مەلاعەلی مەلاریا ئەمانە شوعی بردیان هەتا سووتانیان ئەبڕەحمان سووتا بەسمانە یعنی دوای کوشتنەکەی ئەمجا لە ڕۆژێکە حملەیەکیان کرد 5 و 6 بوو شوعیان کوشت لە ناو شار و ئەم بابەتانە یا هەتا جەماعەتی خەڵقیقان لێ بووە چون ئاگرنە بەعبع پیانە و بەعبع جەماعەتی بەخۆی بەعبع ئاو کە هین نییە لە سریەکی لێ بەعبعەکە نازم ئەویان دروست کرد و پیانە و جەماعەتی بەعبع زلایمانەگەر بەرزانی کەشکاتیان لێکرد ئەمە قەبزی 18 کەسی دەرکرد لە 28 یانزەی 64 بوو ئەمە قەبزی بۆ دەرکردن ئەم بابەتانە بەڵام دوایی پاش ماوەیەک پیا بوونەوە عوسمان و حسەین هەتا ئەوە مەشهورە قەزەکەی سالەگادس کە لەگەڵ 5 کەسەکە سالەگادز بوو وەختی خۆی پێشبەرگری زۆر ئازا بوو لای ئێمە عەبدەڕەشاژ بوو لەگەڵ ئەواندا بە حەزی لە بەعزێ هینە کرد دزی ئەم بابەتە زۆر باشە مامۆستا گیان ببوورە لەبەر کەمی کات ناچارین بچینە سەر تەوەرێکی تر کە ئەویش فاوزاتی باڵی جەلالی و حکومەتی ئەو کاتی عێراقی لە 66 و دەستپێکردنی شەڕی نێوان باڵی جەلالی و مەلای و هەڵوێستی ئێوە لەو کاتەیە بەڵێ طبعا ئەوان کە وەکو عەرزم کردی ئەوەی کە هاتن لە سلەیمانی وانە بەنهێن و مامۆستا زبێحی لە بەغا بوو مامۆستا حلمی شۆپ لای وەمانە ئەوە بوو کە بەزازیان دی بووانە دیار حکومەتی عێراقیش ئێوێ ئەم شەڕە بکاتە شەڕی کورد بە کورد کوشتن ئەم بابەتانە ئەو ئیتیفاقی نەک ڕێکەوتبوون ئەوە هەبوو لە بینی ئەوانە ئەمەی 29 حوزەیران کە 12 مادەکەیە ئەوان قسەیان تیا کردبوو ئەم بابەتانە و وعدیان نابوون یەک کە بیانە بەڵام ئەوان لە ژێری شۆ پەیوەندیان کرد بە جەماعەتی بڵێن بەرزانی و ئەمان کە ئێمە جیابووینەوە تەمامەتیان بواخی حیزباتیەن ئەم هینە بەس بڵێن دژی ڕەشی سەدی جابوون تۆ لە هێزە ڕزگاریە کە عومەر دەبابە بەڕەحمەبی هابوو لامان ئێمە لە پشت قازان بووین هابوو لامان وتی ئێمە لەگەڵ حکومەتە ڕێ ئەەکەوین و یەکش ئێمە خەڵێکی گەورە هەبوو چ لای بڵێن ئەم لابێت چ ئەو لابێ ئەنویست مەسەلا بڵێن ئەگەر ناکۆکیی نێوانە هەبێت کە یەکاڵای بکەنەوە بچن بە پەنای بێگانەوە بیکەن ئەوە هەبوو لە بینە ئێمە باعتیبار ئەنەه ئەم شتێک وەرەگرین بۆ کورد و مەلا مستەفای بەرزانی چونکە لەگەڵ ئێرانە تێکڵاوە ڕازی نابێت ئێمە پێشمەرگە ڕوومانتیەکە وەکو دەستورەکەی چۆن ئەوان ڕاملاون بۆ هین بۆ بڵێن بۆ هەمەدان ئەوە ئێمەش ئەو ڕاوەنێن دوایی ئێمە شۆڕژەکە دۆژێ دەستمانوانە حکومە ڕێن زیاتر داوا بکەین داوای حکومی ذاتی بکەین چوان لەمانەتێ شەڕی لەگەڵاکەین ئەوە بۆ شێوە هەتا 105 ژنارەکە ناینەوە مەشهور بە 60 ئەوە هەبوو 105 ژناری یای نییە بۆ هێنابووین و ئەمانە و ئەم بابەتانە بەڵام طبعا ئێمە کە مزەکەرەیەکمان نووسی من بۆ مناسبەی بەرزانی داوای ئەومان کرد کە بەڕشتندی نەمێنێ لە منتیقەکەەوەمانە ئەو جوابەکەی ئەوە بوو کە داوای بەعزی لە سەرەکەەکانی کردبوو ئەگەر لە ماوەی 3 ڕۆژانە گەنەلام ئێوە بە جاش سێ بکرێنوانە ئەنجا هێرشێکی گەوریان هێنا سەرمان لە 28 هینا لە 28 پێنجی 66 لە گەورەدیە تقریبا ئێمە 300 کەسێکە بووین 300 کەسێک 250 کەسێکە بووین يعني تقريبا چەند سنگریش حزمان ناکرد تقریەتی بکەن چەند سنگریشان ئێمەش کرد لە بیری مێ لای ئەوانەوە ڕەشاشە تەقی سعان و 20 دقەی ڕۆژی هیم بوو شەمەش بوو 28 مانگێتر بوو بە شەڕ ئەو شەڕەکە بوو شەڕێکی ناخۆش و خراپوانە تا عسکەری لە خۆشیان تەقیکردنەوە تەقیەوە لە ئەگەر لە بیری بێ مامۆستا ببوورە ئەگەر لە بیری بێ ئەو کات مخەڵەکانی بەکرەجۆ بەکرەجۆ درەنگ لە دوای ئەوە مەسەلا بەکرەجۆ قوربان تقریبا ئێمە بە عەزەکەم 66 ماوەیەک ئێمە لەوێ بووین وەک لقی ئێمە و مەجموعەیە ڕەنگە دەوری 70 کەس لێ بووین ئەوە 66 دوایی کە کرا بە مەقەڕی گەورە لە 67ەوە کرا ئەمانە بەخوا ڕەنگە دایمە 200 کەسێکی لێبوو بێ ئەمە پێش 69 بەس لە 69 زۆر پەرەیسەن زۆری پەرەیسەنوانە 250 کەس لێبووانە مەسەلاوی لێ زیاتر لێ نەبوو کاک مامۆستا گیان من یەک دەقە کاتماوە بێ ببەخشی دەچمە سەر ڕێکەوتنامەی 11 ئازار ئەگەر بکرێت لەسەر ئەو ڕێکەوتنامەیە قسەیە بکەیت بەڵێ طبعا ڕێکەوتنامەی 11 ئازارەوە بۆ حکومەت کە دوای ئەوەی کە حکومەتی باسی شادە سەر حکوم حەزیەکە کورد بە کوشتن با بەڵام دوایی ناچار ینی ئەتوان بڵێم ئەو لا زۆرتر حەزی کرد حکومت بێتە ناو کایەوە لە 69 دەستی کرد شەڕ من بەتەواوی لەگەڵ حکومەتە بەڵام لە زۆرتر ئەوان منطقەی بادیان شوێ جرانی کەمتر بوو لێرە جێش کەمتر هەر کوردەکە بوو ینی کە شەڕێک و جەماعەتی مامجلایش پەرەیسەن لە 69 تا پاییز 69 لە منطقەکانە قەراخ و گەرمیان و هەتا منطقەی پشدەر و منطقەی دەشتی هەولێروانە هەمووی ئەمانە گیرا ینی جەماعەتی بڵێن مامجلال سەیتران کردە سەریەوانە ئەترەوە بوو لە شەڕی هینەوە
و مەشهورە ئەو شەڕی گرتکە کە لە منتیقەی پێشدەربوو لێوە کە ئەو جێشە گیرا و لە شکانها بەسەر جەماعەتێما لێوێ ئێمە تێکشکین لە شەڕەکەی دوای سەرگەڵ و ئەمانەوە کاتی و خار و حساباتانە دوای ئەوە دیار حکوومەت من بیسم مامەسەبرایم وتبی گوای ئەحمە حسبەکرد منی دیوە ئەو سا مامەسەبرایم تۆزێ ناساغ بوو پێشی بچێ بۆ لەندەن کە وتوتی من ئەمانەوێت لەبەرەوەی کەوا مەلاسفال ئێران بکەینەوە ئەمانەوەی توێشکەنی ئەوە چوتی من شوتومە مامەسەبرایم مهم کوردە ئێوە حەق بە کورد بن پێم ناخۆش نییە و لەگەڵ مەلاساژ ڕێ بکەن فەر ناکەوەمانە ینی من ئەوەم بیستووە کە تر ئەوە بوو هینا نارد کە بڵێن عەزیز شەریف و سەمیر نەجم و ئەوانیان نار لە پێشە وابزانم لازم بخۆ زەلامێکیان نردوت دوای ئەوان ڕۆشتن لە مانگی 12 بوو لەگە فواد عارفی شادچوو ئەم بابەتانە اونجا دوایی دارە تۆفیقیان بەر دارە تۆفیق چای بە میشل عەفەقیش کەوت لە هین لە لوبنان چای پێکەوت و ئەویش پێی خۆشوانە ئیتر ئەو اتفاقی جزائیە کە ڕێکەوتن و بەحساب ئەنەهو مەلاسفال لە هین بکەنەوە لە ئێران بکەنەوە دووری خەنەوە لە ئێرانوانە و ئیمکانە یعنی ئەوەش بێ ئەمان چونکێ ئیدعاءاتیان زۆر چونکە ئەمان جەریدەی نوریان هەبوو جەریدێکی پێشکەوتون پێ ناکرا ڕەنگە داخوازیان بێ حەزیان کردوێتیانە ئەمانە سبەی لەوانە بن بە بەڵام بۆ گیانمان بە ئەمانژین بکەین زۆر بەڕێز مامۆستا بێستون ئەلیکەریم یاریدەری پرۆفسۆر لە زانکۆی سلێمانی پێشمەرگە و کادری کۆنی باڵی مەکتەبی سیاسی لە شۆڕشی ئەیلول سوپاس بۆ زانیاریەکانت سوپاس بۆ بەشداری و میوانداریت لە بەرنامەی ڕۆدا و مێژوو خۆشحاڵ بن بە ئابەدەبوونت بەڕێزان تا ئەڵقەی داهاتوو تەوەری داهاتوو میوانی داهاتوو بەخواتان سپێرین خواتان لەگەڵ مامۆستا گیان زۆر سوپاس خۆشحاڵ بێت دەست خۆش بێت.